بەناوی خوای گەورە و میهرەبان من دکتۆر هیوا عومەر بابا پسپۆڕی نەشتەرگەری گشتی ئەمێ بە کورتی باسێکی تیمی چارەسەری قەڵەوی و نەشتەرگەری دیواری سک و فتقتان بەو بکەم لە تاوەری تەندروستی سپان. ئەم تیمە لە تیمێکی 5 کەسی پێک دێت لە 2 نەشتەرکار 2 پزیشکی نەشتەرگەری و لەگەڵ 3 نەرسە. هیچ و کاری تیمەکەمان بریتە لە چارەسەری ئەو نەخۆشانەی کە دێنە تاوەرەکەوە بۆ مەبەستی لابردنی چەوری ورگ و هەروەها ئەو نەخۆشیانی کە لە دیواری سکا دروستە بێت. کارەکانمان لەسەر بنەمای ئەو گایدلاینە جیهانیانەیە کە لە ئەوڕۆیە لە دنیادا هەن. هەندێک لە کارەکانمان بە نازوور واتە بە هەناوبین ئەنجام ئەدەین بە تایبەت ئەو نەشتەرگەریانەی کە لە دیواری سکا و بە تایبەت جۆری فتق و بە هەمان شێوە هەندێک جار و لە هەندێک کاتی پێویستە ئێمە ئەگەڕینەوە بۆ ئەوەی کە توێژینەوەی زانستی ئەنجام بین و لەمە شاتە ئەسا چەندین توێژینەوەی زانستیمان ئەنجام داوە و پلانی تۆکمە وردمان هەیە بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی. ماوەی 3 ساڵە ئەم تیمەمان بە شێوەیەکی بەردەوامکارەکە و تا ئێستا توانیمانە چەندین داهێنان لە کارەکانمانە بکەین و چەندین نەشتەرگەری سەرکەوتووی گەورەمان ئەنجام داوە و توانیمانە چەند شێوازێکی تایبەت لە نەشتەرگەری بە تایبەت لە هەناوبینە تاقی بکەینەوە و دەوراتمان بینیوە لە دەرەوەی وڵات و توانیمانە بیهێنینەوە لێرە لە سلێمانی لە کوردستان پەری پێبین و سپاس بخوا ئێستا کارەکان لەسەر ڕوتێکی باشە ڕۆن ومێدمان وایە بتوانین کاری باشتر و نەوعیتر پێشکەش بکەین. والسلام علیکم ورحمة الله وبركاته. سمارت وەرچەرخانە.